لەو لێبڕانە بۆ کاری چاکەت باش تەوانوێ ڕای سەرخۆشین بۆ بنەماڵەی هەردووشتی بۆ بنەماڵەیە سەربەرز و خۆڕاگری شەهیدانی ژینگە کاتێک وروشمی ئاگر و ڕق و چینە و نەزانی بۆ ماوەی 3 ڕۆژ جەستەی پیرۆزی چیاکانی هەڵەبجەی داگرت تەنها دارستانێک نەسووتە بەڵکو بەشێک لە ناسنامە و یادەوەری و هەناسەی نیشتیمان سووتە. ئەم ئاگرا برینێکی قوڵی کردە جەستەی ئەو خاکەی کە هەمیشە پەناگە و لانکەی شۆڕش و بەرخۆدان بووە. با پێی داتا نافەرمیەکان نزیکەی 9200 دۆنم دارستان و پاوان لەو خاکە پیرۆزە کە ماڵی هەزاران گیان لەبەر و سەرچاوەی ژیانی سەدان خێزان بووە خۆڵەمێش. لە نێو دڵی ئەو کارەساتەدا کە سروش تیایدا دەی ناڵاند گیانی پاکی دوو ڕۆڵەی ئازا و گیان فیدای کوردستان شەهیدی ژینگە ئاری موختار و شەهیدی ژینگە محەممەد شێخ حەیدەر تێکەڵ بە گەردون و خاکی پیرۆزی کوردستان بوون. ئەوان بە خوێنی خۆیان پەیامێکی مێژووییان نووسیەوە. پاراستنی خاک و ژینگەی کوردستان هاوشانە لە بەرگری لە کەرامەت و بوونی نەتەوەکەمان. شەهیدبوونیان دەبێتە زەنگێکی ئاگادارکردنەوە و وەرچەرخانێک لە ڕوانینمان بۆ ژینگە کە چیتر ژینگە پرسێکی لاوەچی نییە بەڵکو کێشەیەکە بوون و نەبوونی نەتەوەی و گەردونیمانە. بانگەواز بۆ دامەزراو پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان با چیتر ئەم خاکە باجی کەمتەرخەمی نەدا. لەم سۆنگە نیشتیمانیەوە داوا لە لایەنە پەیوەنددارەکانەکەین لێکۆڵینەوەیەکی ورد لە هۆکارەکانی ئەو تاوانە نیشتیمانی و ژینگەیە بکرێ و ئەنجامەکانی بۆ هەموو خەڵکی کوردستان ئاشکرا بکرێن. هەر کەس و لایەنێک لە پشت ئەم کارەساتەوەیە کە بۆ هۆی شەهیدبوونی هاوبیرانی سەوزمان ڕوبەڕووی تونترین سزای یاسایی ببێتەوە چونکە ئەمە دەستدرێژیە بۆ سەر ئاسایشی نەتەوەی و ژێرخانی خەڵک. حکوومەت لە سیاسەتی کاردانەوەی کاتیەوە هەنگاو بنێ بەرەو فەلسەفەیەکی نوێی حکومڕانی کە ژینگە وەک سامانێکی استراتیژی و بەشێک لە ئاسایشی نەتەوەی ببینێ. ئەمەش با پلانێکی تۆکمەی وەک دروستکردنی ئاگربڕ لە چیاکان، دابینکردنی تەکنەلۆژیای مۆدێرنی ئاگرکوژێنەوە وەک فڕۆکە و درۆن، بەهێزکردنی پۆلیسی دارستان و ژینگە لە ڕووی ژمارە و توانای لۆجستیەوە. داوا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەکەین هەردوو قوربانی ژینگە شەهید ئاری موختار و شەهید محەممەد ڕەشید کە شەهیدی ساڵی 2015 گوندی سیامێوەی ناڵپارێزە با فەرمی وەک شەهیدانی ژینگەی کوردستان تۆمار بکە. دەبێت هەموو ماف و ئیمتیازاتێکی یاسایی و معنەوی بنەماڵە سەربازیەکانیان دابین بکرێت و چیرۆکی قوربانیدانیان بخرێتە پرۆگرامی خوێندنەوە تا ببێتە ئیلهام بۆ نەوەی داهاتوو. هێمای زیندوو لە دڵی شاردا داوا لە بەڕێز پارێزگاری هەڵەبجە کە دوو پارک یان دوو شوێنی گشتی گرنگ لە ناو شاری هەڵەبجە بە ناوی شەهید ئاری و شەهید محەممەد ناو بنێن با ناویان ببێتە چرایەکی هەمیشە داگیرسا و لە یادەوەری شارەکە و سمبولێک بۆ بەرخودانی ژینگەی. پەیامێک بۆ گەلی کوردستان با ببینە پاسەوانی چیاکانمان. خوشک و برایانی ئازیز، چیاکان هەمیشە پەناگە و قەڵای بەرگری ئێمە بوون لە ڕۆژە سەختەکانماندا. ئەمڕۆ ئەرکی ئێمەیە ببینە قەڵا بۆ پاراستنیان. پاراستنی ژینگە تەنها ئەرکی ڕێکخراوێک یان حکوومەت نییە بەڵکو ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانی سەرشانی هەمومانە. ئەمە بەشێکە لەو کللتورە ژینگە کوردیا ڕەسەنەی کە ڕێزگرتن لە کانی و دار و خاک و ئاسمان بە ئەرکێکی پیرۆزی زانیوە کە لە باو باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە. با پەیمان بدەین لە بری فیرمێسکی بێهیواوی تۆوی هیوا بچێنین، با لە شوێنی هەر دارێکی سوتا و دارستانێک لە ئیرادە و ژیانەوە بچێنین. ئاگەر خاکە سووتێنێ بەڵام هەرگیز ناتوانێت ئیرادەی سەوزی ژیانەوە لە دڵمانە بکوژێنێتەوە. با خوێنی پاکی شەهید ئاری و شەهید محەممەد ببێتە ئەو بارانەی کە خۆڵەمێشی ئەم کارەساتە کاتە بەهاری ژیانەوە. یادتان هەمیشە با سەوزی بمێنێتەوە و ڕۆحتان شاد بێت. ئەوەتان پێ بڵێم هەر هەڵەبجەیەک لە هەر شارێک بوو بێت خەڵ سەرخۆشی لێ کردووە و هەموو کوردستان و هەموو
کەناڵەکانی ڕاگەیاندن و هەم بگرە کەناڵ ئیقلیمەکان لە زۆربەی کەناڵە عەرەبیەکان و لە زۆربەی پەیج و ئەکاونت و پەیجەکانی بگرە جیهانیش باسی ئەم کارەساتە و حەزمی ئەم کارەساتە کراوە چونکە کارەساتێکی مرۆیی بووە زەرەر و زیانی شەیدبوونی دوو ڕۆڵە و برینداربوونی کۆمەڵی خەڵکی لێکەوتەوە و لەلایەکیشۆ سووتانی جەستەی سەوزی ژینگە بوو شانە هاتوون خۆراکیان هێناوە بۆ تیمەکان و دڵنیاشتانەکەمەوە لێرە لە هیچ دام و دەستگایەکی حکومیە بە تایبەتی لایەنی پەیوەندیدار بە ئاگر و دەرەوەی لایەنی پەیوەندیدار درێخی قسووری نەکراوە لە بەدەمەوەچوون و بە تەنگەوەچوونی ئەم کارەساتە گەورە چونکە بابەتەکە بابەتێکی لۆکەڵی و ناوچەی نەبوو کارەساتێکی گەورە بوو بۆ شارەکەی ئێمە و سووتانی جەستەی شارەکە ئێمە بە تایبەتی و هەموو کوردستان بەگشتی ئەمە ئەو هەڵوێستەیە کە ئێمە سەبووریمان بۆیەت داوای ئەومان لەیەکە یەک ریز بین یەک دەنگ بین کۆمەڵێک لە هەموو شوێنێک ناکۆکی و جیاوازی هەیە